جوتە خوشک شان بە شانی باوکیان دەچن بۆ ئەوەی دەست و بازویان لەگەڵ یاری تۆپی دەست نەرم بکەن. باوک هەم پشتیوانیانە و هەم دەیەوێت لێزانانە هەردوو کچەکەی بەو نازناوانە شاد بکات کە خۆی لە ژیانی وەرزشیدا بە دەستی هێناوان. کورد و عەبدولقادر ڕاهێنەرێکی لێوەشاوی تۆپی دەستە. وەک دەڵێن لە بوارەکەی خۆیدا سەر بە بەرەکەتە و سەرکاری هەریانەیەکی کردبێت بێ ئەنجام لێی دەرنەچووە. ئامانجی سەرەکیمانەوەیە کە تیپێکی نمونەی بۆ سلێمانی و بۆ کوردستان و بۆ عێراق دروست بکەین و ئامانجمانەکە ئینشەڵا پشتیوان بەخوا توانین تیپێک دروستکەین لەسەر ئاسی وڵاتانی دراوسێش بنافەسە بکات. کوردۆ خوێندکاری دکتۆرایە لە کۆلێژی وەرزشی زانکۆی سلێمانی. لە هەمان زانکۆ فێرگێژی تۆپی دەستی دامەزراندووە بۆ کیژۆڵە مناڵکارەکان. لە تەمەنی 8 ساڵەوە تێیدایە هەتا دەگاتە 20 ساڵ. دەیەوێت کۆمەڵە یاریزانێکی کشت تەیار و ئامادە بکات بۆ ئەوەی لە سەر ئاستی سلێمانی و کوردستان و عێراق ڕکابەری بکەن. کۆشەن و سێوین دوو کچێ نازدارەکەی باوکیانن. هەفتانە 3 ڕۆژ لەگەڵ خۆی دەیانبات بۆ فێرگەکە تا لەگەڵ دەستە خوشەکانیان ڕاهێنان بکەن. من ناوم سێوین کوردۆیە، تەمەنم 11 ساڵە و یاری تۆپی دەستەکەم. ساڵێک و 7 مانگە یاریەکەم و ڕۆژانە ینی هەفتەی 3 ڕۆژ یین بۆ تەمرین لەگەڵ باوکم و خوشکە گەورەکەمە و لێرە ڕاهێنانەکەین. باوکم هەم دەدات بۆی ڕۆژانەش خۆم لە ماڵەوە ڕاهێنان بکەم و حەزەکەم ینی لە بتوڵەی عێراقا وەرگیرم بووم بەیاریزانێکی باشی عێراق و بە ناوی وڵاتەکەی خۆمە یاری بکەم. ساڵی پار کوردۆ ڕاهێنەری یانەی فەتاتی کەرکووک بوو. تیپەکەی کردە یەکەمی عێراق. پێش ئەوەش لە یانەی سلێمانی هەم وەک یاریزان و هەم وەک ڕاهێنەر هەمان نازناوی بردووە. ئێستا کیژۆڵەکانی دەیانەوێت وەک ئەو بن. بەڕاستی سەرەتا کە دەستم پێ کرد یعنی زۆر سەرەتایی بووین، هیچ شتێکمان نازانی، بەڵام زۆر سپاسی مدەڕیبەکەمەکەم کە ئەتوانیمان گەێنێ بەم ئاستا بەرزەی کە ئێستا تیاین و ئەتوانین بەشداری بتوڵە عێراق بکەین و نەتیجەی باشیش بەدەست بێنین. من هەر لە مناڵیەوە خولیامەوە بووە کە ببم بە یاریزان و حەزم لە وەرزش هەبووە. بەڕاستی زۆر شتی گۆڕیوە لە ژیانی منە و زۆر بەرەو پێش چووم. لە هەموو عێراقدا ئەم تاکە فێرگەیە هەیە کە کچان بۆ تۆپی دەست پێ بگەێنێت. کچەکان چەندە منداڵن ئەوەندە گروتینیان هەیە بۆ ئەوەی ببنە ژمارەیەکی گەورە. من تەمەنم 7 ساڵە، 6 مانگە لێرە یاریەکەم و حەزم لە ئەم یاریە تۆپی دەستێکە. ئەوەی ئێستا کوردۆ باوشی کۆشەن و سێوین و کیژۆڵەکانی تری فێرگەکە دەیکات ڕەنگە 2-3 ساڵی تر سلێمانی بەرووبوومەکەی بچنێتەوە. کۆمەڵە یاریزانێک دێنە مەیدانەکە کە کەس نابێ شان بدات لە شانیان. دیلان محەممەد جەزا 964 سلێمانی.